هاوڕێیان و دۆستانی عزیز زۆر بەخێر بێن بۆ ساڵیادی گیانبەخردووی هاوڕێی فەرادی شعبانی بەخێر بێن سەرچاو. سی جۆزەردانی ساڵی ڕابردوو هاوڕێ و هاوسەنگەر و ماندوونەناسمان هاوڕێ فەراد شعبانی داسراوی بزوتنەوەی کۆمونیستی و چالاکی ماندوونەناسی بزوتنەوەی خەڵکی کوردستان دڵەگەورەکەی لە کارکەوت و ئێمەی بەجێ هێشت. ئەمڕۆ لەسەر گەڵگوێی ئەو عەزیزە کۆبینەتەوە تا بڵێن تازە بکەینەوە کە ڕێگەی پڕ لە شانازی و پیرۆزی بەردەوامە. عزیزان، ڕێزی بەرنامەکان ئیمڕۆمان بەم شێوەیە. سەرەتا سرودی ئینتەرناسیۆناڵ، سرودی جیهانی هاوپشتی چینی کرێکار بڵاو دەبێتەوە. بەشونیا دەقیقەی بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێ فەراد و سەرجەم گیانبەخردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم ڕادەگرین. بێدەنگیەکە بە سرودێکی شۆڕەشگەرانە لەلایەن هونەرمەندی شۆڕەشگر کاڵی ئاتەشین دەشکێنی. بەشونیا وتارێکی هاوڕێ فەراد شعبانی کە ساڵی ڕابردوو بە لە گیانبەخردنی بە مناسبەت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەزوویەتی پێشکەشتان دەکەین. بەشونیا هاوڕێ هەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە قسەباسێکتان پێشکەشەکات. دوای بەش بەرنامەکەمان شارێکە لەلایەن هاوڕێ شاعری شۆڕژگەر ئەحمەد بازگر کە بە بۆنی گیانبەخردنی هاوڕێ فەرادەوە بەزوویەتی پێشکەشتان دەکەین. بەرز و بەڕێز بێ یادی گیانبەخردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیزم. هەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکەن ڕمان. خەمی ئێوە تووڕەی و قین، خەمی ئێوە تەوەژموتین، خەمی ئێوە تین بوو هێز بوو بۆ پێشی بردین.
عزیزترین پیشروان کاک فواد دکتر جعفر کاک حما حسین صدیقی کامنگر کاک فرهادی شعبانی یادتان دکی لبر بیانی شادی آزادی عزیزترین پیشروان خباتکارانی گردانی شوان تکل و شرانی گردانی ورمه یادتان دکی ای عزیزانی کار ساتی بوته یادتان دکی ای عزیزانی گردانی دالا و هورامن لبر بیانی شادی آزادی یادتان دکی خوشویستان عزیزان یابانو کوچه شاران استا بریان شپر بریای خباتیل منجددا هر سنگره کی برزی کیوان Alay sure Kabe yadi eva holkira Avari zindana kan Perde şevi raşlada da şavgar şaktaka Bari beyani azadi Dilan hamulan ki şadi Yattan da key ای عزیزانی گیان بخت کردو لبر بیانی شادی آزاده ارزو بلش به یادی کاک فرهادی شعبانی خوشویست و سالیانی سپاس بو کاکاڵێ بەڕێزان ئیسا وتارێکی کاک فەرهاد شعبانی کە ساڵی ڕابردوو لە سەردەمی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە شەرایەتێکدا لەبان تەخت و مارستان لەتەک مەرگا دەست و پەنجەی دەربەکرد پەیامێکی هەنارگا بۆتانی بڵاوەکەینەوە. هاوڕێیانی قارەمان و خۆشەویستی پێشمەرگە، هاوڕێیان و هاوسەنگەرانی دێرینم، جەماوەری ئازادی خواز و خۆڕاگەر لە کوردستان، بەخێر بێن بۆ ڕێوەڕەسمی ساڵ ڕۆژی گیان لە دەستانی یەکەمین پێشمەرگەی قارەمانی کۆمەڵە هاوڕێ خانەی مۆینی. بەڕێزان، ئەگەرچی ئەم ڕۆژە وەکو ڕۆژی گیان لە دەستانی هاوڕێ خۆشەویست هاوڕێ خانە ناولێنراوە، بەڵام لەم ڕۆژەدا ڕێز لە یاد و بیرەوەریەکانی هەموو پێشمەرگەیەکی کۆمەڵە دەگیرێت کە لە ڕێگای ئارمان و ئامانجەکانی کۆمەڵەدا گیانی ئازیزیان بەخت کردووە. هاوڕێیانی قارەمانی پێشمەرگە، ئەندامانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێران، جەماوەری خەڵکی قارەمانی کوردستان، ئەگەر ئێستا و هەزاران جاری تریش لێم بپرسن گەورەترین شانازی ژیانت کامەیە، وەڵام ئەدەمەوە بۆ ئەڵێم 42 ساڵ پێشمەرگایەتی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لە شانکردن
لەوە پڕ لە شانازی تر بۆ من ئەوەیە کە هاوڕێیانم ئەم فەخر و شانازیەیان بە من بەخشیوە و ئەم ساڵیان بەناو منەوە دیاری کردووە و ئەمە گەورەترین افتخار و شانازی و دیاری ژیانمە. ئەم لەم بابەتەوە جارێکی تر سەری ڕێز و سپاس بۆ هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست دا ئەنەوێنم. ئەمە گەورەترین افتخار و شانازی کە ئێوەی ئازیز و خۆشەویست بە هاوڕێک و هاوسەنگەری خۆتانتان بەخشیوە. هاوڕێیانی ئازیز و خۆشەویست، هەڵگرتنی چەکی پڕ لە شانازی کۆمەڵە یەکەمین افتخار و شانازی ژیانی فەرهادی شەعبانیە. داوای لێبوردن ئەکەم کە لەمە زیانتر و پڕتەوانتر نەمتوانی من لەم ڕۆژەدا وەک جارەکەی جاران لێکدانەوەی هەلومەرجی ئێستای ئێران و کوردستان بکەم و ئەو لێکدانەوە بە ڕێنوێنیەکانی متەئەسر لە ئستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران و سیاسەتە کەڵانەکانی کۆمەڵە بخەمە بەر چاوی ئێوە. بەڵام هەر ئەوە بەس کە بڵێم کە بژی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، بژی حیزبی کۆمۆنیستی ئێران، بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم، بژی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. سەداواکە لاوڕێ هەسەن حەق ڕەحمەتەنە ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە فەرموو بۆ وتارەکە. ئامادەبوانی خۆشەویست، ئازیزانی کاکە فەرهاد، ئەم کاتتان باش، مولایەکان بەخێر بێن بۆ یەکەمین ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیەک کە بۆ هەمومان بەڕاستی هاوڕێ بوو، برا بوو، ئازیز بوو، پشت و پەنا بوو. ئیجازە بدەن هەروەکو کاکە فەرهاد لە پەیامەکەیدا ڕێزی گرت لە یەکەمین گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە کە ڕۆژی سیوێکی جۆزەردان بە ناوی ئەوەوە ناودێرکراوە، واتە کاکە خانەی موعینی، سیمای ناسرا و خۆشەویستی ناو خەڵکی کوردستان و بزوتنەوەی چەپ و سۆسیالیستی ئێران، زیندانی خۆڕاگر کە لە سیوێکی جۆزەردانە گیانی بەخت کرد. هەر لێرەوە سڵاو درود بنێرم بۆ یادی کاکە خانە، سڵاو درود بنێرین بۆ یادی سەدان و هەزاران تێکۆشەر کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە و لە زیندانەکاندا لە شەڕی پێشمەرگانەدا لە خەباتی جەماوەریدا هەروەها لە ناو ڕیزەکانی حزبی کۆمۆنیست گیانی عزیزیان بەخت کرد. سڵاو بنێرم بۆ هاوڕەیەک کە بەڕاستی تایبەتی بوو بۆ هەمووی ئێوە کە لێرە ئەمڕۆ کە لێرە کۆبوونەتەوە، بۆ هەزاران کەس کە نەیانتوانیوە لەو مەراسمەدا بەشدار بن، بۆ خەڵکی مەڵبەندی جنوبی کوردستان، بۆ شاری سنەی قارەمان کە ئەلئانیش عەکسەکانی فەرهاد دەکەن بە ڕێو ڕەسم و مەراسمەکانیان و ڕێزی لێ دەگرن، ڕێزی لێ بگرین، درودی بۆ بنێرین و بڵێن فەرهاد گیان ساڵێک گوزەرا، بەڵام من لە ئێوە دەپرسم بەڕاستی کێ باوەڕەکە فەرهاد ساڵێکە نەماوە؟ کەس هەیە باوەڕ بکات فەرهادمان لە ناوە نییە؟ کەس هەیە باوەڕ بکات ئەو فەرهادەی بە شور و شەوق، ئەو فەرهادەی بە گەرم و گوڕی، بە دەنگەکەی، بە کردەوەی، بە قەڵەمی بەڕاستی لە ناو ئێمەدا نەماوە، ئێستا لەژێر ئەو گڵە بێدەنگەدا لە پەنای دەستمانەوە ئارامی گرتووە؟ کەس باوەڕەکە بەوە؟ پێم وانێ هیچمان توانین باوەڕ بکەین، هیچمان باوەڕ ناکەین کە فەرهادێک کە هەمووی گیانی شور و شەوق بوو،
هەموو گیانی ئێنەرژی بوو، هەموو گیانی فداکاری بوو. ئێستا لەژێر ئەو گڵەدا ساڵێکە بە تەنیایی و بە ئارامی نووسووە. کێ باوەڕەکات؟ کێ باوەڕەکات ئەو پەیامەی کە ئێستا گوێمان لێبوو، ئەو پەیامە ڕۆژێک پێش فەوتی فەرهادە؟ کێ باوەڕ بەو ڕۆحیە و ورە و ئینەرژیاکات؟ ئینسانێک ئەوە بەو هەموو شور و شەوق و ئینەرژیەوە، بەو هەموو توان و زەرفیەتەوە کە دەزانێت دکتۆرەکانی پیان وتبوو، دەیزانی کە ئاخرین لە حەزەکانیەتی، بەڵام پەیامێکی ئاوا پڕ لە هەست، پڕ لە ورە، پڕ لە فداکاری، پڕ لە خەبات، پڕ لە ورە بۆ ئێمە هاوڕێیانیشی بنێرێت. کێ باوەڕەکە ئەو پەیامە هین کەسێکە کە ڕۆژی دواتر فەوتەکە؟ من لە بیرمە سەعاتی 1:01 بوو، کاک جەماڵ دەزانێت کە لە ڕێگای هاوڕێزارا و ئارامەوە ئەو خەبەرەی کە تقریبەن مانگێک بوو هەمومان چاوەڕوانیمانە کرد، 1:09 شەو پیان وتین چه فەزایەک ئەو تیادا ڕفێقەی لەوێ داگرت بوو و چه فەزایەک بەسەر عزیزانی فەرهاددا، زارا و ئارام و فواد و ئەشکان و ئەوانەدا زاڵ بوو. ئەو لە حەزانە دێنەوە پێش چاوی خۆم و تا ئێستەیش من بۆم سەختە بەڵام فەرهاد نەماوە لە ناومانە. لە هەر گۆشەیەکی ئەو ئوردوگایەدا لەو ماوەیەدا دەڕۆیشتم جێپای فەرهادمە بینی، لە ناو پێشمەرگەی کۆمەڵەدا، لە ناو خەڵکی تێکۆشەری کوردستان، لە ناوە کە پەیامیان دەدا و پەیام دەنێرن و قسە دەکەن چۆن باسی فەرهاد دەکەن و چۆن یادی فەرهاد دەکەنەوە. یادی فەرهاد بەڕاستی لە کلێن و خۆشببینی خەباتی ئێمەدا خاڵیە. لە تەلەڤیزیۆنمانە جێگای فەرهاد خاڵیە، زۆر کەس مقایسە دەکەن، دەڵێن ئەو فڵان بەرنامە ئەو فڵان شتە گەر ئێستا فەرهاد وایە بەڕێوەی بردایە جۆرێکی تر بوو. وەختێک کە باسی کۆڵبەرە کرێت، وەختێک کە باسی ژنێکی ستەملێکراوە کرێت، وەختێک کە باسی بێعەداڵەتیە کرێت، فەوری بیری فەرهاد دەکەونەوە، باسی فەرهاد دەکەن. جێگاکەی چەندە خاڵیە لە ناومانە. وەختێ لە ناو ڕیزی پێشمەرگەدا هەر لە ماوەی ئەو 1 ساڵەدا زۆر جوانی بە مشکلاتێکەوە کە هاتوون لەوێن پێشمەرگایەتی دەکەن، چەندێک جێگای فەرهادێک کە لێرە لەگەڵ کەسانی ئاسیب دیتوو لەو جامعەیەدا کاری کردبوو و بوونی لەوێ چەندێک خاڵی بوو لە ناومانە، ئەگەر ببوایە چەندێک تەسیری بوو لە کاری تەبلیغاتی ئێمەدا، لە کاری نووسینماندا، لە کاری تەرویج و سازماندەهی و کار لە ناو کرێکار و زەحمەتکێشدا. و بە قەولی خۆشی لە دوا قسەکانیدا لێکدانەوەیەکی کەڵان لەسەر ئیستراتیژی و سیاستەکانی جەریانی ئێمە. هەمووی ئەوانە لە توولی 1 ساڵی ڕابردوودا ئەو کلێنە بوو کە بە هەمومانەوە دیارە. بە تەشکیلاتی کۆمەڵەوە دیارە کە جێگای فەرهاد چەندە بۆشاییە و جیالەوە بەڕاستی فەرهاد گوڵی سەرتۆپی تێکۆشەرانی ناو بزوتنەوەی چەپ و ئازادی خوازی، بزوتنەوەی سۆسیالیستی و کۆمۆنیستی هەم لە کوردستان و هەم لە ئێرانیشا بوو. یەکێ لە نمونەی هەرە سادق و پاک و تێکۆشەر و دڵسۆزەکانی بوو. بە تایبەت لەم ڕۆکەدا لە شەرایەتی ئەمڕۆی ئێراندا کە ئەو کۆمەڵگایە بۆ خۆتان دەزانن کە ڕۆژانە لە دەروونەوە خەریکە دەکوڵێ، شاهدی ئەترازاتی کرێکارانین، شاهدی ناڕەزایەتی مامۆستایانین، شاهدی مانگرتنی خانەنشین کراوانین، شاهدی ئەو هەموو خەبات و ناڕەزایەتین کە ڕۆژانە لەو کۆمەڵگایەدا لە ئارادایە. جێگای فەرهاد چەندە خاڵیە. کلێنی فەرهاد لە تەبلیغاتی ئێمەدا، لە تەرویجدا، لە فعالیەتی سۆسیالیستی و کۆمۆنیستیدا، لە تەلەڤیزیۆنمانەوە، لە ئۆرگانەکانی ترمانەوە بەڕاستی چەندە خاڵیە. باوەڕکەن ئەوە قسەی زۆر کەسە کە تەماس دەگرن پەیوەندیمان لەگەڵ دەکەن، دەڵێن فەرهاد بۆ ئێستا پێویست بوو، ئەم شەرایەتە پێویست بوو. وێ لە شەرایەتێکی ئاوادا، لە هەلومەرجێکی ئاوادا بوونی کادرهایەکی بە تاریخ، بە ڕابردوو، بە پراتیک بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو بزوتنەوەی و ئەو عەداڵەتخوازی و حەرەکەتەی کە سەری هەڵداوە چەندە زەرورە. چەندە زەرورە کە ئێستا هیچ نەبووە ئەوانەی کە لە کوڕی شاوە کە بە هەموو تەمەنی جیا لە تەمەنی باو باپیریان کە فقط جنایەت و سەرکوتیان کردووە و ئەو ڕۆکە دەڵێن پێمان کە ئێوە ئیشتباتان کرد، ڕاپەڕینتان کرد لە 57 جمهوری ئیسلامی تاوانی ئیشتباکانی ئێوەیە. ئەوەمان پێ دەڵێن لە هەلومەرجێکی ئاوادا بوونی مبەلەغینێکی وەکو فەرهاد کە جوابی ئەوانە بداتەوە چەندە لە ناومانە خاڵیە. لە کاتێکدا کە کەسانێک بە ناوی شۆڕای گوزار
هەر ئەو ڕۆژانە هێستا هیچ نەبووە هەر لەوانەیە بۆنی شتێکیان بیست بێت و لایەنهایەکیش لە کوردستانە متحیدیانن گوێتان نەقسەکانیان بووە دەڵێ ئێوە چیتان پێدەگرێت بە چەندانە بڕناوی شڕۆڵە چی دەگەن لەگەڵ هێزی زۆر و زەبەندی ئەرتەش و هێزی مسلحی دوا ڕۆژی جمهوری حکوومەتی ئەوان لە نەزەر خۆیانەوە چۆن دیانمان لێ تیژەکەنەوە چۆن تحقیری 42 ساڵ خەبات و مەقاومەت و خۆڕاگری و فداکاریمان دەکەن کە بە زەحمەت و کوێرەوەری فەرهادەکان تاکوونە ئێستا هاتووە جێگای کادرهایەکی ئاوە لە دڵی ئەو جنبشەدا چەندە خاڵیە بۆ ئێستا بۆ دوا ڕۆژمان بۆیە لەو هەلومەرجەدا لەو شرایەتەدا ئەو شعارانەی کە کاکە فەرهاد ئەو قسانەی کە بەڕاستی ئەوانە بۆ فەرهاد شعار نەبوو ئەوانە بۆ فەرهاد کردەوە بوو عەمەڵ بوو بژی سوسیالیزم بژی کۆمەڵە بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمووی ئەوانە جزئی ئەو ئوفقە بوو جزئی ئەو بیر و باوەڕە بوو کە فەرهاد لە پێناویدا هەموو سەر و ماڵی خۆی دانا هەمووتان دەزانن بەڕاستی فەرهاد فعالێکی حرفەیی بە تەواو مەعنا بوو چ ئەو کاتانەی کە لە کوردستان بوو کە زۆر جار لەوێ بوو چ ئەو کاتانەیشی کە دەهاتەوە ئێرە لە ناو ماڵ و منداڵەکەیشیدا فەرهاد فعالێکی حرفەیی بە یەک معنا 24 سەعاتە بوو کاری دەکرد زەحمەتی دەکێشا لە پێناوی ئەو دروشمانەیە کە خۆی وتی تەشکیلات بوو ئەو چەندێک ئەهەمیەتی بوو خۆڕێخستن و بەیەکەوە بوون و جەمع بوون و بەتایبەت لە هەلومەرجی حساسی ئەمڕۆدا لەو شرایەتەدا کە کۆمەلگای ئێران پای ناوەتە قۆناغێکی هەستیارەوە چەندێک زەروریە دەتوانم بڵێم بۆ هەر کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازێک لە نانی شەو زەروریترە لە کاتێکدا کە دوژمنەکانمان ئەوانەی کە ڕۆژێک ئێرانیشیان نەدیوە چۆن هەڕەشە دەکەن و چۆن تەهدید دەکەن ئەوانەی کە بە قەولی خۆشیان ئاوارە بوون و ئێستا لە شوێنێکی دیکەدان فقط بۆنی ئەوە دەکەن گوایە دەسەڵات لەوانەیە بکەوێتە دەست ئەوان چۆن هەڕەشە دەکەن لە وەختێکی ئاوادا بوونی فەرهاد و فەرهادەکان بوونی تەشکیلاتێک کە فەرهاد دروشمەکەی بۆ دەدات و چالاک بوو تێدا و زەحمەتی بۆ کێشا چەندە زەروریە بۆ ئێستا و داهاتی ئەو خەبات و مبارزەی کە لە ڕێگاماندایە بۆیە لەم ڕۆژەدا ئێمە وەکو وەفادارانێک بە کاکە فەرهاد و ئێوە تێکۆشەرانێک کە جنبشی کوردستان لەسەر شانی ئێوە هاتووە زەحمەت و ماندوویەتی و فداکاری هەمومان تاکوونە ئێرە هاتووە بەرزڕاگرتن و پیرۆزکردنی ئەو ئامانج و ئەهداف و ڕێکخراوەیش کە فەرهاد تێدا زەحمەتی بۆ کێشا ئێمە جزئی ئەولەوێتەکانمانە دەبێت بەهێزی بکەین دەبێت ئەگەر بمانەوێت لە دوا ڕۆژی کوردستانە هەر لە ئێستا و لە دوا ڕۆژیشیدا نەکەوینە بەرچنگی ئەوانەی کە هەڕەشەمان لێکن و دەستکەوتەکان و دەستاوردەکانمان بە فیڕۆ نەڕوە دەبێت بەهێز بین دەبێت متحد بین و دەبێت لە چوارچێوەی استراتیژیەکی سۆسیالیستی هەر لە جنبشی کوردستانیشدا بتوانین ئەو ئامانجانەی کە فەرهاد و کاکخانە و هەموو ئازیزانی ترمان لە تووری ئەو 40 چەند ساڵەدا گیانیان بۆ بەخت کرد بتوانین لە بەرابەری ئەوانەدا ڕاوەستین و دوا ڕۆژێک تەئەمین کەین کە جارێکی دیکە ئەو ئارق و ئازار و ڕەنج و کوێرەوەریەکانمان بەهەدەر نەچێت بۆیە من لێرەوە دەڵێم فەرهاد گیان ساڵێک لە نەبوونت گوزەرا بەقەت 100 ساڵ بۆ خانەوادەکەت بۆ هاوڕێ نزیکەکانت بۆ ئێمە بۆ پێشمەرگەکانی کۆمەڵا بۆ هەمووی ئەوانەی کە لە تۆ فێری سیاست بوون دڵنیاتەکەین لەوەی کە ڕێباست و ڕێگات و ئاماست و ئەو جەرەیانەی کە خۆشت ویستووە هەوڵ دەدەین وەک گلێنەی چاومان بیپارێزی و هەر لێرەوە درود دەنێرم بۆ یادی ئازیزی بۆ هەموو ئەو گیانبەخت کردوانەی کە فەرهاد درودی بۆ ناردن سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنین کە سبحەینێ هەم ساڵ ڕۆژی گیانبەختکردنی کاکە فەرهادە 30 خورداد و 30 خوردادیش ساڵ ڕۆژی گیانبەختکردنی یەکێ لە سیما هەرە ناسراوەکانی کۆمەڵە کاکەخانەیە درود بۆ هەمویان و هیوادارم بتوانین شایستەی درێژە پێدان بەو ڕێگا و ڕێبازە بین کە ئەو ئازیزانە فداکاریان بۆ کرد گیانیان لە پێناویدا بەخت کرد و بتوانین ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە بە ئەنجامی بگەێنین زۆر زۆر سپاس لەوەی کە زەحمەتان کێشا و تەشریفتان هێنا بۆ ئێرە ئێوە هەر شاد و سڵامەت بن سپاس بۆ کاڕێسن بەرەزانیسا پاکێشارێک لەلایەن
شاعری شۆڕژگەر هاوڕێ ئەحمەد بازگەر کە بەبوونی گیانبەختکردنی هاوڕێ فەرهادە و بتوویەتی پێشکەشتانەکەی. دڵۆپێک فرمێسک لە یادی هاوڕێم فەرهاد شعبانیدا. بارانی خەم ئەم بەهارە دەستی لە دەست جەلادی من بەخڕدا دەکا و دەچێتە نێو دەرونی ناشادی من. لۆمەم مەکەن کە تەزیوم بە مەرجێکی بێوادی من. سکاڵای خۆم بۆ شوێ ببەم چێ دەبیستێ فەریادی من. یادگارەکەی سنەی سوورم ڕوو خۆشەکەی دڵشادی من. یەخسیرەکەی دەستی غەدر پێشمەرگەکەی ئازادی من. خۆشەویستەکەی کۆڵبەران لەگەڵ ئەوین هاوزادی من. ئازیزە نێوت لە دڵما دوانە جوانەکەی یادی من. گوتت لەسەر پنجی ئەوین هەڵچنراوە بنیادی من. بڵێن بە فەرهادی کۆکەن فەرهادترە فەرهادی من. ئوهوس 21 یوونی 2021. خۆشەویستان، لەلایەن تشکیلات حزبی کۆمونیستی ئێران حەوزەی ستۆکهۆلم و خانەوادەی هاوڕێ فەرهاد شعبانی زۆر سوپاس بۆ بێزارینتان دەکەین بۆ بەشداریتان لە مەراسمە. دەستان خۆش بێ، ڕۆژێکی شاد بۆتان ئارزوو بکەین. عزیزان، گشتان بەخێر بێن بۆ ئەم ڕۆژە کە ساڵ ڕۆژی فەرهادە. دێکە من لە جێگای کابووم هەرتا چاو کاریە کرد جێگەی فەرهاد دیار بوو. فرەفر فەرهادە عزیز، جێگەت هەر ئەوە دیارە لە ناو چاو گشتمانە قەزاد لە گیان. ئەوە گشت ڕفەقەکانتان لێرە سوپاستان دەکەم دانەدانەکەتان بۆ ئەو ڕۆژە کە هاتکن. ئێمە ئەم خەمە سەنگینە بە کۆمەک ئێوە خەریکین هەڵیەگرین، چون بەڕاستی خەمێکی قورسە. زۆر سوپاس، مەمنونتان.